سڵاوی خواتانە بێ قوتابیان پۆلی 12 خۆشەویست من مامۆستا عەلی باپی ڕوستایی لەگەرتان دەبم بەڕوونکردنەوەی سنڕایزی پۆلی 12 هەروەکو دەرسەکانی ڕابردوو باسی مقدیمەیەکمان کرد پێشەچێک کە ڤێربی ڤێرب ها ڤێرب و مۆدڵ ڤێرب لەگەر ڕوونکردنەوەی لەسەر پرێزە سمپڵ ئەمڕۆژ ئینشاءالله لەگەرتان دەبم لە یونیتی یەکەم لێسنی یەکەم کە بەناوی گڤینگ ئینسترەکشنە لێرەوە دەمەوێت سوپاسی قوتابخانەی کۆششی بنەڕەتی ئینگلیزی ناحکومی بکەم بە ڕەخساندنی ئەو شوێنە و ئەو سمارت بۆردەیە ئینشاءالله ئەمەش بە باشترین شێوە و بە ئاسانترین شێوە تێتان ئەگەینی. بابەتی یەکەمان لە یونیتی یەکەم بەناوی گڤینگ ئینسترەکشنە سەرەتا بزانین گڤینگ ئینسترەکشن واتە پێدانی ڕێنمایی. ئێمە ڕێنمایی لۆچی ئەەکەین ڕێنمایی بەرامبەرەکەمان ئەەکەین کەوا سەتانەوەتی سەبجێکتەکەمان نیوە یعنی بەو فۆرمەیە دەتوانین گڤینگ ئینسترەکشن لۆ بەرامبەرەکەمان بکەین کە گوتمان سەتانەوەتی یوە سەبجێکتەکەمان ئەو مۆدڵ ڤێربانەی کە لەگەری بەکاردەین بۆ ئەو بابەتەیە have to need to should لەگەر مەست طبعا have و need ئەو هەردووک تویان پێوەیە ئەگەر توی لێ بیتەوە ئەوە مەوزوعەکەمان نابێتە گڤینگ ئینسترەکشن و شود و مەستیش نابی تویان پێوە بێت چونکە لە ئیمتیحانی زۆر جار دەبینین have و نیدەکە توی پێوە نییە و دەبین شود و مەستەکە توی پێوە نووسایە کەواتە بەو شێوازەی غەڵەتە و ئەگەر تازە گوتمان سەتانەوەتی وە ئەدی سەتادەیەکەی دیکە چیە گریمان ئەگەر هی و شی و ئیت ئەوانە بوو بکەرەی تاک بوو گۆڕانکاریەکە لە مەست و شودی ناکرێت مەست و شودەکە هەروەکو خۆیتی بەڵام هافتووەکە دەبیتە هاستوو هەروەکو لە پێشەچەکەی دەرسی ڕابردوو باسمان کرد گوتمان ئەگەر ئاوی و دەیبوو هافتووە ئەگەر هیچی ئیت بوو دەبیتە هاستوو دیسان نیتوەکەش هەروە ئەگەر ئاوی و دەیبوو ناوەچی کۆبوو دەرێن نیتو بەڵام ئەگەر هیچی ئیت ناوێکی تاک بوو نیدەکە دەبیتە نیدستو تەنها ئێسەی پێواکەی بەڵام شود و مەستەکە هەروەکو خۆیتی ئەوە فۆرمی یەکەم بەو شێوازەی دەتوانین گڤینگ ئینسترەکشن بکەین. ئەو جارێ فۆرمەکی دیکەمان هەیە یعنی ئەگەر بەو شێوازەش بوو هەر ڕاستە ئەو جارە ئەگەر هاتوو مۆدڵ ڤێربەکانی تێدا نەبوو وەکو have to need to should مەسی تێدا نەبوو ئەدی تێدا بوو تەنها سەبجێکت و بیسەکە سەبجێکت و بیسی تێدا بوو دیسان دەتوانین برینچی ئەوە گڤینگ ئینسترەکشنە ئەوە فۆرمی دووەم یعنی یو لەگەر بیسەکە ئەوەش گڤینگ ئینسترەکشنە. فۆرمی سێمان هەیە ئەو جارەی نەیوی تێدایە یعنی سەبجێکتەکە نە مۆدڵ ڤێربەکانیشی تێدایە ئەوانەی کە تازە باسمان کرد لە چێن ڕادەسپێیەکە تەنها لە بیس تەنها بیسەکەی تێدا لە بیسڕا ئەو پێ دەگوتی ڕستەیەکی چێ ڕستەی ئیمپارەتیڤ سنتەنس یعنی ڕستەیەکی داخوازی ڕستەیەکی ئەمری. ئێستا دەین وردەوە دەباسییان نەکەین چۆن بتوانین لە ڕستە بەکاری بهێنیان لە ئەسئیلا لە ئیمتیحانۆمان هاتووە چۆن بتوانین شی بکەینەوە ئەوە بەگشتی فۆرمەکانی گڤینگ ئینسترەکشن بوو و دەشتوانین گڤینگ ئینسترەکشن بە سیریزبی یعنی سیکوێنس واتە زنجیرە کە بە زنجیرە بوو یعنی لە ڕستەیەک لە دوو ڕستە و سێ ڕستە زیاتر بوو ئێمەش دەبی هەندێک ئادڤێربمان هەیە ئاڵکارەکان لەگەریان بەکاردەین وەکو چێ وەکو ئەوانە مثلا first يعني first of all يعني سرتا كومي لقردايا طبعا first of all ها او كومي لقرا دواي ذين لقر بكاردين طبعا بس لو انا ذين كومي لقردانيا فارزه after that كومي لقرا following that كومي لقرا next كومي لقرا لكوتايج دا finally طبعا اقل لرستيك زياتر بو دوسي رستبو دائما سرتايكي بفيرز دەست پێەکە وەکو تایەکەشی بفاینەڵی دەست پێەکە بەڵام ناوەندەکەی then و after that و following that و next ئەوانە بە کەیفی خۆمانە گۆڕی یعنی شەرتێ تەسەسولیش بی ئەگەر بە پێکەوەش نەبی بە تەسەسول اعتیادیە کەواتە بەو فۆرمانە ئەمە دەتوانین بکەینە چێ بکەینە giving instruction کەواتە ئێستا چۆنیەتی بەکارهێنانی ئەگەر لە پرسیاری وزارەی لە ئیمتیحانۆمان هاتووە چۆن بتوانی شێوازەکەی هەل بکەین تەطبیقی بکەین ئەو یاسایە. Question: You blank visa in your passport when you travel abroad. کەواتە ئێستا مە سەبجێکتمان نیوە بە ئەو شیکردنەوەیانە دەبی لە خۆت بکەیت سەبجێکەکەمان کۆیە ئەوەش تاکە هاستوو نابی چونکە گوتمان هاستوو لۆ تاچی بەکاردێ هاستوو تاکە بەڵام هافتووەکە کۆیە کەواتە ئەوە نەبوو
need to تەواوە لێرە بەڵام گۆتەکە ڕابردووە ئەمە گۆتمان دەبی بیسی لە دووبێ فرمانەکە دەبی بیسی بی must to تازە باسمان کرد گۆتمان تەنها have to need to تویان پێوێ must توی پێوێ دیسان ئەوەش غەڵەتە ئەوەی ماوە کەواتە دی ڕاستە دیسان بالێک دەنووزانم دی لۆ ڕاستە دی سەبجێکتەکەمان نیوە have to وەرگرتەوەوە و چاوگەکەشمان گێتە کەواتە وەڵامە ڕاستەکەمان دیە بەو شێوازەی پرسیارەکانشی دەکەینەوە دەینە سەر پرسیاری دووەم شێوازەشی دیکە شێوازی دووەم دەڵێت choose the wrong one out wrong یعنی وەڵامی هەڵە هەڵبژێرە ئاگدار بە لێرە باسی وەڵامی هەڵەی ئەکا کەواتە ئەمە ڕاستەکەمان ناوێ وەڵامی هەڵەمان دەوێت لێرە گوتی first comma you should check in your luggage فێرسی بەکارهێنایە تەواوە کۆمەشی لێگەرە تەواوە سەبجێکتەکەمان نیوە وەشودی لێگە بەکار هاتیە لە دوایش چاو گاتی کەواتە هیچ عیبی نییە ئەوە ئەیەکەمان ڕاستە دەینە سەر بی لە بیەکە دەڵێ show your passport ها تازە باسمان کرد گوتمان لە فۆرمی دیکەمان هەیە ها وەکو یەکسەر لە بیس ڕادەسپێ ئەکا کە پێی گوتە imperative sentence ها show your passport دەرێ پاسپۆرتە خۆت نیشان دەکەواتە ئەوەش ڕاستەی ئیشکالێکی تێدا نیە سێمیان دەری after that لە دواتر کۆمەشی لەگەردایە you go to the departure lounge سەبجێکتەکەمان نیوە دوایە گۆی تێدایە ئەوەش چییە مۆدڵ ڤێربی تێدا نییە تازە باسمان کرد گوتمان بەو فۆرمانە دەتوانین هەر یەکێک لەوانە بەکار هات اعتیادیە ئەگەر مۆدڵ ڤێربی تێدا بوو یانە بەبێ مۆدڵ ڤێرب بوو یانە بەبێ سەبجێکت و مۆدڵ ڤێربیش بوو تەنها بێسەکە بوو ئەو هەر سێکیان پێی دەگوترێت giving instruction ئەو پرسیارەشمان لەوی هێنایتەوە تاوەکو بە تەواوی تێبگەی چۆن مەبەستمان چییە لە بەکارهێنانی ئەوانە کەواتە after that you go ها مۆدڵ ڤێربەکانی تێدا نییە سەر گوتی you go گۆیەکەش چاوگە ئەوەش کەواتە هیچ عیبی نییە ئەوەش ڕاست بوو گوتمان ئەوەش ڕاست بوو لەگەرەوەی کەواتە وەڵامە هەڵەکەمان ئەوەی کەوە هەڵەیە فاینەلی لە کۆتاییدا ئەوە عیبی نییە ڕاستە فاینەلی و کۆمەشی تێدا هەیە you have to کەش تەواوە you have to بەڵام هەڵەکە لە چێن دەرەیە field ئەوە بەخۆی دەبیت چاوک باە چاوجی لە دوو بێ ئەوجا دەبین تەواو دەبی کەواتە وەڵامە ڕاستەکان ئەوە ڕاستەتەنە وەڵام هەڵەکە ئەوەیە کەواتە دیمان هەڵبژارد فۆرمەکی دیکەشمانەیە لێ choose the correct one ئەوجاری وەڵامی ڕاست هەڵدەبژێرین بەعکسیوەی وەڵامی هەڵە بوو ئەوجاری وەڵامی ڕاست هەڵدەبژێرین first you have to fill in your name سەرەتا کۆمەی تێدایە you دوایە have to دوای fill چاوجی لەگەر هاتیە وەڵامی ئەی ڕاستە then you need to write your flight details تەماشای then بەکار هاتی لە دوو then-ەکەی کۆمەی تێدا نیە تەواوە دوای you هەیە نیتوشی لەگەر بەکار هینایە و چاوگەچشی لەگەر هاتیە کەواتە ئەوەش بیەکەش وەڵامی ڕاستە after that کۆمە تەواوە you add you یەکسەر چی لە دوو هاتیە چاوجی دوو هاتیە your address in the country ئەوە وەڵامەکەی ڕاستە هیچ عیبی نییە کەواتە دەرین all of them یعنی هەر سێکیان ڕاستن چونکەمە دەڵێن وەڵامی ڕاستمان دەوێت وە لە کۆتاییدا شێوازێکی کەشمان هەیە دەڵێن چێ ئەوە نۆتەکەشمان لێرانە نووسیە و شێوازەیە لەو فۆرمانی کە بەکارمان هێنا have to need to should و must ئەگەر لە ئیمتیحان هاتەوە which one is used very strongly کام لەوانە لە giving instruction strongly یعنی بەهێز بەکاردێنرێ بە قووەتە لە هەمان بە قووەتر چێیە مەستە مەستیان لە هەمووان بەهێزترا کەواتە لێرەشمان باس کردی ها note we only use must when we need to give an instruction very strongly کەواتە تەنها مەست لێرانە لە هەمویان بەهێزترە پرسیارێکمان هێنایەوە لەو شێوازەی تاوەکو تێبگەن و بزانن ئەویشتە we only use blank when we need to give an instruction very strongly مادەم باسی strongly کرایە لێرانە strongly کرایە need to هەونیە تازە باسمان کرد شودیش هەونیە have to هەونیە کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە وەڵامە ڕاستەکەمان مەستە کەواتە ئەوە بەگشتی باسی بابەتی giving instruction بوو هیوادارم سوودتان لێبینی بێ و ئینشاءالله بەردەوام بن لەگەرمان بۆ ڕوونکردنەوەی بابەتی زیاتر لە دەرسیدا بێ ئینشاءالله لە دەرسی دووەم giving advice شەرحەکەینەوە کەویش پێدانی ئامۆژگاریە تاوەکو دەرسێکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ